سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستە بین. بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی سەلاحەددین بۆ ئەوەی بە زانکۆڵاین پارالێل ئێواران باسی کۆلێژ و بەشەکانی کۆلێژەکان بۆ ئێوە خۆشەویست بکەین. بۆ ساڵی خوێندنی 2022-23 تاوەکو بناغەیەک بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین و سوودی لێ ببینن. ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری تەواو لەسەر ئەو کۆلێژ و بەشانە تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. خۆشەویستانم لەم بەشەیە باسی کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری واتە ئەلئیدارە وەل ئیقتصاد دەکەین. تەمان ئەم بەشەش ئەم کۆلێژەش بۆ ساڵی خوێندنی 2022-23 بە هیچ شێوەیەک ئێوارانی نەکردوتەوە، تەنها زانکۆڵاین و پارالێلی هەیە. ئێوەش بۆ وەرگرتنی کەمترین کۆنمرەی وەرگیرا و لە بەشەکانی کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری بە زانکۆڵاین و پارالێل لەگەڵمان بن زانیاریەکان وەربگرن. یەکەم بەشمان لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری لە زانکۆی سەلاحەددین بریتیە لە کارجێڕی کار. زانستی وێژەی وەرەگرێت 69.1 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 75.8. پارالێلی پارێزگا 64.3 و گشتێکی 72.04. بەشی ئامار واتە ئیحسا تەنها لقی زانستی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا و گشتێکی 65. پارالێلی پارێزگای 57.5 و گشتێکەشی بە هەمان شێوە 57.5. واتە لە زانکۆڵاین گشتی و پارێزگا هەمان کۆنمرەی وەرگرتووە و لە پارالێلیش بە هەمان شێوە. بەشی ئابووری بەشەکانی واتە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 64.638 زانکۆڵاینی پارێزگایە و 74 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 62 و گشتێکی 68.9. لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هەروەها زەنگوڵەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێ ڤیدیۆ نوێمان هەبوو ئاگادارتان بکاتەوە. لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری کارجێڕی ڕێکخراوی گەشتیاریەکانمان هەیە کە لەقەکانی زانستی و وێژەی وەرەگرێت 64.4 زانکۆڵاینی پارێزگایەتی و بە هەمان کۆنمرەش گشتێکەی. پارالێلی پارێزگا 58.2 و گشتێکەشی 58. زانستی دارایی و بانک تەنها لەقی زانستی وەرەگرێت 64.033 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان بڕ گشتێکەی وەرەگرێت. و پارالێلی پارێزگا 57.6 و گشتێکەی 61.041. کۆتا بەشمان لە بەڕێوەبردن و ئابووری زانکۆی سەلاحەددین بریتیە لە بەشی ژمێریاری کە بەشێکی زانستیە واتە تەنها لەقی زانستی وەرەگرێت 61.708 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 73.6. پارالێلی پارێزگا 61.8 و گشتێکەی 66.8. ئەمە کەمترین کۆنمرەی وەرگیرا و بە زانکۆڵاین و پارالێل لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری زانکۆی سەلاحەددین بوو بە هیوای ئەوەی سوودتان پێ بگەیەنێت. ئێوەش لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانیش سوود لە ڤیدیۆکانمان ببینن.